تیمی سکاڵاکاری ستاندەر مژدەیەک بە فەرمانبەران دەدات نهێنی شکستی دەسەڵات بۆ سەپاندنی هەژماری من لە جێی تەوتینە ئاشکرا دەبێت. تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی فەرمانبەرانی هەرێم دڵنیا دەکاتەوە کە هەوڵی دەسەڵات بۆ سەپاندنی پرۆژەی هەژماری من لە ڕێی دادگای فیدراڵی شکست دەهێنێت. تیمەکە لەم بارەوە لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت ماوەیەکە دەسەڵاتداران دڵی خۆیان خۆش کردووە بە بڕگەیەکی پەیڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی گوایە دادگاکە دەتوانێت گۆڕانکاری لە بڕیارەکانی پێشووی خۆیدا بکات و پاشگەز ببێتەوە. ئەویش لە ڕێگەی داواکاریەک لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دادگای فیدراڵی بە مەبەستی دەستکاری لە بڕیارەکانی پێشووی جێبەجێکردنی تەوتینی موچە و هەڵوەشانەوەی کورسی کۆتا لە پەرلەمانی هەرێم. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمەکە لەم بارەیەوە زیاتر دەڵێت هەموو هەوڵەکانی دەسەڵات بۆ ئەو دوو مەبەستەیە کە هیچیان نایەتە دی. یەکەمیان سەپاندنی بانکەکانی هەژماری من لە پرۆسەی تەوتین نەجیاتی بانکە حکوومیە فیدراڵیەکانی عێراق. دووەمینیان دیسان زیادکردنەوەی کورسی کۆتاکان لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی سیاسی. تیمەکە دەژڵێت مادەی 45 پەیڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی مەرجی داناوە بەوەی بڕیارە نوێیەکەی دادگا نابێت بچێت بەلای کەمکردنەوەی مافە بەدەست هاتووەکان لە بڕیارەکانی پێشوو کەواتە گۆڕانکاریکردن بە دەرچوونی بڕیارێکی نوێ لەلایەن دادگای فیدراڵیەوە بۆ کەیسێکی نوێی دادوەری نەکگۆڕینی تەفسیری بڕیارێکی پێشوویە. تیمی ستاندەر دەژڵێت هەر بۆیە بڕیاری تەوتینی موچە و هەڵوەشانەوەی کورسی کۆتاکان لەم قۆناغەدا ناگۆڕدرێن بە داوایەک لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بەتایبەت کە داواکەیان تۆمارکردنی داعوەیەکی نوێ نییە لەسەر هەمان بابەتی موچە و کورسیەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان کەواتە دەسەڵاتداران ئەو کارتەشیان دەسووتێ بۆ فەرزکردنی هەژماری من بەسەر فەرمانبەران لەلایەن دادگای فیدراڵیەوە. بە هەمان شێوەش ناتوانن جارێکی تر کورسی کۆتاکان زیاد بکەنەوە لە هەمان دادگادا.